تقريبا بيت السطودو السطودو. نوطنو بوينت هشتا وشش درجة دورية كم شمهي بيت السط ودرجة فرنسي ما نشهي إما درجة دي تسر معدلة كمانو تشكو من المدرسة متفوقات أخوانين اللي هكا لغات مان هي كان درجة كد برز بي أوني ترديت السريعة تقريبا بيت السطودو السطودو. بالله صفت شعور بينجي علمي اللي هكاش عافكم الحمد لله والله يعني زور هلاك بوم إمصال يعني باكم نقرم بو دايكم نقرم بزور هلاك بوين زور خنام الحمد لله ظلم زو خوش بك درجة كمان بيني والله هم يعني عائلة كمانو خوم حزم كل بالطبعام زور هولم دابو مشتا الحمد لله درجة باشم هنا والله كأطلمان هبو أو كاتا لبر مكتب لبانيو محاضرات دس بيكرد زور أبواب ما خنايا كأطلع طوابو مكتب دس بيكر محاضرات كم ترى أبو أم طايز يترج بخانم أجيش تحاول بو هش ساعات روجانا پێشەکی بە خەیرهاتنی جەنابتانەکەین لەو سایتە بەڕێزەوە بەو ئەرکوماندووبەی کە پێی هەرساون و لەخوا بە زیاد بێ الحەمدولله ئیمڕۆ زۆر شکر بۆخوا کە نەتیجەی هەموو تەلەبەکان دەرچوو و هیوای تەمەندرێژی بوو هەموو قوتابیەکان نەخوازین و یەکێ لەو قوتابیانە کە کچەکەم بوو الحەمدولله لەخوا بە زیاد بێ بە نمرەیەکی زۆر بەرز و نایاب بەدەستی هێنا و سوپاسی ماندووبوونی خۆی ئەەکەم بەڕاستی خۆی زۆر ماندوو بوو ڕاستە ئێمە پاڵپشتی بووین لەگەڵ دایکیا بەڵام ئەرکەکە کەوتە سەر خۆیەوە لەخوا بە زیاد بێ کە ئەو ماندووبوونەی بەزاح نەچوو شەو نخوێنی و ینی ئەو هاتوچۆیە و سەرما و گەرما و هیلاک بوونەی و دەوام لە مەکتەب و مامۆسای تایبەت و الحەمدولله لەخوا بە زیاد بێ پلەیەکی زۆر نایابی هێنا و زۆر شکر بۆخوا الحەمدولله و شکر بۆخوا دووبارە ئەکەینەوە کە ئەو پلەی هێناوە بەدەست بەڕاستی ئەمڕۆ یعنی کە نەتیجەکەمان بینی لە ئەنتەرنێت و لە خەتەکان یعنی خۆشیەکی زۆر گەورە کەوتە دڵ هەمومانەوە خوشک و براکانی خۆم و باوکی بەڕاستی یعنی کچەکەم ئەژین خان دکتۆرە ئەژین خان ئینشاء الله زۆر ماندوو بەڕاستی یعنی هیلاکە بوو زۆر ئەی خوێنە هەر لە مناڵەوە پێمانەوە دکتۆرە حتا ئینشاء الله ئەبێتە دکتۆرە و بەتەماشە ئینشاء الله بێتە دکتۆرەی ئەطفال خۆمش الحەمدلله و شکر یعنی بەڕاستی هاوکاریمان کرد خۆم و باوکی زۆر هیلاک بوو لەگەڵ بەڕاستی ئەی هێنا ئەی بۆ مامۆستا بۆ ئەملا بەڕاستی یعنی هەمومان لە پشتی بوون هەمومان چاوەڕێی ئەم ڕۆژەمانە کرد کە ئەم نەتیجە خۆشە دڵمانی زۆر خۆش کرد لەخوام یعنی لەخوا ئەپارێمەوە زۆر مەمنونی خوام لەبەرەوەی ئەم خۆشیێکدە دڵمانەوە ئینشاءالله ئەو خۆشیە ڕاتە هەموو دڵ هەموو دایکێک و هەموو قوتابخانە یعنی هەموو قوتابیەک کە هیلاک بێت و ئەنجامی هیلاکبوونەکەی بزانێت و دەرچێت ئینشاءالله